سڵاوی خواتان لێبێ لە ئەڵقەیەکی تری دوو ئەزمون دوو کۆمنتاری دیاری کوردستان میوانی پرۆگرامەکەمانن. بێستون تاوەگۆزی باسی لەو گۆڵە کرد کە هەرگیز لە یادی ناکات. ببینن هەرێم قەرەناوی چی گوت لەسەر سالار جەلال. ئایا بێستون کۆمنتاری بۆ ئاینەکەی بەکاردێنێت؟ ئەی هەرێم بە بابەتی ڕیال بێتس کە سایەتی خۆی دانە بەزاندووە؟ هەروەها میوانەکانمان کۆمنتاری بۆ هەڵبژاردەی کوردستان دەکەن لە مۆندیال. پاش کەمێکی تر دەست پێ دەکەین. سيلفا بيرناردو توپی لایە تۆپەکە دوورە خاتەوە کۆتا تۆپی ئیماراتە لە یاریدا یاری کۆتایی پێهاتووە. من ناوم بێستونە، ناسراوم بە بێستون تاوگۆزی لە ساڵی 1970 لێرە لەم شارە لە هەڵەبجە لە گەڕێکی گوڵان لەدایک بووم. بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە چەند ساڵێکی خوێندنم لە هیچ و دواتر خوێندنی سەرەتایی و ناوەندیم لە شاری هەڵەبجەی تازە تەواو کردووە. دواتر گەڕامەوە بۆ هەڵەبجە لێرە ئامادەیم تەواو کرد. سەرەتا پەیمانگای مامۆستایانم تەواو کرد بەشی ئینگلیزی، دواتر چوومەوە بەرخوێندن لە زانکۆ دیسان لەوێش ئینگلیزیم تەواو کرد، واتە خاوەنی بڕوانامەی دیپلۆم و بەکالۆرێسم لە زمانی ئینگلیزیان لە ئێستایا وتەبێژی لیژنەی ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستانم. لە هەمان کاتە کۆمنتارم و بێژەریەکەم لە بۆ یاریەکانی ناوخۆ و دەرەوە و بەڕێوەبەری کەناڵی ناوخۆیی NRT سپۆرت. ناوم هەرێم شەفیق ڕەسوڵە، ناسراوم بە هەرێم قەرەناوی لە دایکبووی ساڵی 1996 شارۆچکەی تەقتەقم. لە یاریگای ئۆڵترافۆردش بە هەمان ئەنجام توانی لایەنی مانچستەر یونایتد بەرێتەوە لەدانی فاڵ و ڕاستەوخۆ لە بەرژەوەندی یاریزانانی مانیو لە بەرژەوەندی شەیتانە سوورەکان لە هەمان شەیتانتر کریستیانۆ گۆڵیاتۆ ڕۆناڵدۆ بەرامبەر بە تۆڕ لەسەر تۆپ کریستیانۆ. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم هەر لە تەقتەق تەواو کرد. دواتر بۆ زانکۆ هاتمە شاری هەولێر و لەگەڵ هاتم بۆ هەولێر و زیاتر تێکەڵم لەگەڵ ئیشی ئەعلام و ڕاگەاندن و لە ساڵی 2017 بە تەقریبی دەی 12 ساڵی 2016 واتە کۆتا ڕۆژەکانی 2016 و سەرەتای هەفتە دەستم بەکاری کۆمنتاری کرد و لە یازال کۆمنتاری یاریەکانی تۆپ پێم نەکردستان. کریستیانۆ گۆڵ چ گۆڵ ئەڵڵا لەو گۆڵە گۆڵێکی عالەمی گۆڵێک بۆ مێژوو تاریخ دەینویسێتەوە بیری ناکە ئەڵڵا لەو لێدانە ئەڵڵا لەو هەژانە دەن لۆکا تۆماری کرد ئەڵڵا لەو گۆڵە نایابە ئەڵڵا لەو گۆڵە نایابە ئەڵڵا لەو گۆڵە زۆر چوە ئەوە بەبا بوو لێدانێک ئەڵڵا گۆڵێکی نایابە نایەتەوە نایەتەوە یەکەم دەرکەوتنتان لە کاری کۆمنتاری بۆ کەی دەگەڕێتەوە؟ ساڵی 1998 بوو کە لە گەڕک مناڵانی گەڕەکی یاریانە کرد. گوێم لێ بوو یەکێک لە مناڵەکان براکەی بان کرد وتی ئامانجینەوە بووتی ئامانجۆرە ڕەمێ تەماز و فەڕەنسا یاریەکەن. تەمان مۆندیالی 98 بوو. زۆر لەسەر دڵم گران بوو کە بۆچی مناڵی ئێمە گەنجی ئێمە نازانن کە ڕەمێ تەماز بە مانای هەڵدانی لا بە مانای ئاوت یەدووە ئەزانێت ناوی هەڵبژاردە و تیمێکە. وەکو شتێک لە مێشکما دروست بوو کە پێم خۆش بووم بە کۆمنتارێک بووم بە بێژەرێک کە ئەو کا زۆر سەرسامی مؤید بەدری عێراقی بووم لەگەڵ چەندین بێژەری دیکە کە دواتر هاتن وەکو عەدنان حەمەد الحەمادی و ئیسام شەوالی و تا دواتر هەوڵم دا و دەستم پێ کرد. دواتر بە فەرمی لە یاری نێوان ڕیال مەدرید و ڤالەنسیاوە دەستم پێ کرد و تاو کاتەوە بۆ ئێستا من بەردەوام لە کاری کۆمنتاری. یەکەم دەرکەوتنی کاری کۆمنتاریم لە دەی 12 2016 یەکەم یاریم گواستەوە. یارینەوان بایرمنیخ و ڤۆڵزبۆرگ بوو. ئەوەی کە یادگارێکی خۆشە لە یەکەم دەرکەوتنی من ئەوەیە کە ینی خۆشەویستترین یاریزان لە لای من دڵخوازترین یاریزان کە ئاریان ڕۆبنە
کۆمنتاری یەکەم گۆڵم بۆ ئەو یاریزانە بوو کە ڕۆبنەوە کات یاریزانی بایر مونیخ بوو یەکەم گۆڵی تۆمار کرد و تعلیقم بۆ کرد بەڵام ڕاستی و کار نەمدەزانی ینی چۆن دەری بڕم و هەم ینی بۆ معلقەکەی من نوێ بوو و هەم ینی سەرەتا بوو یەکەم جار بوو کە تعلیقی گۆڵکەم بەڕاستی نەمدەزانی چۆن وەکو یاریزانێکە تازەیە گۆڵەکە نازانێت چۆن ئاهەنگ بژێڕێ تقریبا کۆمنتاری من بۆ گۆڵەکەی ڕۆبنەوە هەبوو. ئایا کۆمنتاریکردن بە بێهەبوونی زانیاری و ئەداکردن هیچ زیرەکیەکی تێدایە؟ بەڵە لە ڕاستیە کۆمنتاری بەبێ زانیاری و بەبێ ئەدایەکی باش هیچ جۆرە حکمتێکی تیانی هیچ جۆرە مرونەتێکی تیانی هەروکە قسێکی ئاسایی وایە هەموو کەس ئەتوانێت ئەو جۆرە قسانە بکە بەڵام زانیاری زۆر گرنگە بۆ کۆمنتار نەک تەنها زانیاری ئەو یاری کە تۆ پێویستە لە کاتی یاریەکە باسی بکەی هەموو ئەو ڕووداوانەی کە پابندن بەو یاریەوە کە پەیوەستن بەو یاریەوە تۆ پێویستە زانیاریان لەسەر کۆکەیتەوە چ پاڵەوانەتێکە بێت چ یاریزانەکان بێت چ ناوبژیوانەکان بێت چ لە ڕووی جوگرافی یاریگا و وڵاتەکەەوە بێت بەدەر لە هەموو ئەمانە زۆر گرنگە کە تۆ باگراوەندێکی زۆر باشی وەرزشی و هەبێت چکە زۆر جار خۆت ئامادەیەکی بۆ یاریەک مەرجنیە هەندێک ڕوودا و لەو یاریە ڕوو ئەدەن ئەو زانیاریانە بێت کە تۆ چنگە خستووە نا ئەگەڕێتەوە بۆ خەلفیەتی وەرزشی تۆ بۆ باگراوەندی وەرزشی تۆ کە ئەگەر ئەم باگراوەندە نەبێت لەویایە تۆ دا ئەمێنیت نازانی چۆن باس لەو ڕووداوە بکەی نازانی چۆن بگەڕێتەوە بە نمونە ڕووداوێک ڕووەدا لە یاریەکە گۆڵپارێزیەکە یاریزانێک ڕوبەڕووی ئەبێتەوە دووچاری پێکانێکی قورسیەکە دەستی ئەشکی ئەوەی لێ تۆ ئەگەر باگراوەندی ئەمەد لا نەبێ پێشتر گۆڵپارێزێکی کە هەبووە بە نمونە گۆڵپارێزی یەکێتی سۆڤێتی جاران لە یاریە وای لێ هاتووە گۆڵپارێزی پێشووی ئەڵمانیا وای لێ هاتووە ئەگەر ئەم خەلفیەتت نەبێ نازانی لێ تۆ چۆن ئەم ئەدایە ئەم کارە بە یەکەوە جوین کەی لەگەڵ ڕووداوەکانی پێشووە لەبەرەوە هەم ئەدای خۆت هەم زانیاری هەم باگراوەندی وەرزشی زۆر گرنگە لە کاتی کۆمنتاری. بەڵێ بێگومان کۆمنتاریکردن خۆی لە چەند بوارێکا دەبینێتەوە دەنگ زۆر ئەساسە ڕەوانبێژی زۆر ئەساسە و ئەداکردن زۆر ئەساسە و بوونی معلومات زۆر ئەساسە بەبێ تعلیق یعنی بەبێ زانیاریش تو دەتوانی کۆمنتارێکە ینی تاوا بکەی بەڵام فەقەرەیەشی لێکەمە بێ ینی کزی و کاڵیەک بە کۆمنتارێکەوە دیارە ئەگەر نا بەبێ زانیاریش تو دەتوانی من بیزنەوە خولەکی کۆمنتاری بۆ یارەکەم بکەم بەڵام بێگومان بەبێ بوونی زانیاری نەقسە بەڵام بەجددی ئەوەی کە لە لای من کۆمنتاری جەوهری کۆمنتاریە بریتە لە ڕەوانبێژی و ڕستەڕیزکردن و ینی پیا هەڵدانی یاریزان. هەرگیز بووە لە کاتی کۆمنتاریکردن هەست و سۆز بەسەرت دازاڵ بێت؟ تەنها بۆ یاریەکانی هەڵبژاردەی عێراق بۆ یاری یانە ناوخۆیەکانی خۆمان لە کوردستان و لە عێراق ئەگەر لەگەڵ تیپێکی بەرامبەر و دەرەواوێ بەڵێ بێگومان ئەمەش لە زانستی کۆمنتاریە ڕێگەت پێدا کە هەر کۆمنتارێک وڵاتی خۆی یاری کرد یاخود یانەی وڵاتەکەی خۆی بەرامبەر یانەیەکی دەرەوە یاری کرد ئاساییە کە ئەگەر سۆز و عاتفی خۆی تێکەڵ بێ لەگەڵا بەدەر لەمە بە هیچ جۆرێک سۆز و عاتیفە لەگەڵ منە بە هیچ جۆرێک هاوڕێتیمان نییە بۆ هیچ یاریێکی کە من بۆ خۆم هەوادار یانەی بایر مونیخم و لە هەڵبژاردە هۆڵەندام خۆش دەوێت بەڵام من لە کاتی کۆمنتاری یاریەکان باوەڕ ناکەم و لە بیرم نیە هیچ کاتێک بەخەت گەردێک مەگەر کاتێک کە یاری مەسەلەن یانەی هەولێر دەگوازمەوە یاری سلێمانی بگوازمەوە یاری دهۆک و زاخۆ و هەڵابجە و کەرکووک بگوازمەوە لەگەڵ تی پێشتراکە مەسەلەن بەنسبەت ئێمە و بێگانەیە کوڕی ئەم نیشتیمان و خاک و خۆڵ و ئاوەنین لە شوێنێشترەوە هاتون بێشک ئەو کات ینی هەموو کۆمنتارێکی دنیا ئاوایە کاتێک یاری یانەکەی خۆی شوێن و شارەکەی خۆی دەگوازێتەوە هەستێکی جیاوازتری هەیە بە بەراوردبارەکانی تری ئاسایی. ئەی خۆشترین یاری کامە یاری بوو کە کۆمنتاریتان بۆی کرد؟ بەڕاستی یاری جیهانی زۆر با بڵێن هەیە کە کۆمنتاریم بۆ کردو و با بڵێن خۆشترین یاری بێ بەلامەوە یاخود زۆر بەهێز بوو بێ بەلامەوە بەڵام یەک و دوانوسیان ئەگەر بیان ژمێریت یعنی هەر لە ساڵی 1998 دواتر بۆ مۆندیالی 2002 کە یاری کۆتایی ئەڵمانیا و برازیل زۆر تایبەت بوو لە مۆندیالی 2006دا بە هەمان شێوە یاری بەهێزی تیا بوو بە تایبەتی خۆتان نەزان یاریە کۆتاییەکان تاموچێژێکی تایبەتی هەیە فەڕەنسا لەگەڵ ئیتالیا پاشان لە مۆندیالی 2014 ئەڵمانیا ئەرجەنتین هەموو ئەو یاریانە ئەو یاریە جیهانیانە بەلای منەوە یاری زۆر خۆش بوون یاری زۆر بەتامون لە ڕووی یانەکانیشەوە بەردەوام قۆناغی پێش کۆتایی و یاری کۆتایی یانە پاڵەوانەکان تاموچێژێک و بەهێزیی تایبەتی خۆیە بە بەڵام ئەگەر لە من بپرسیت کە خۆشترین یاری بەلای منەوە یاخود بەهێزترین یاری بەلای منەوە ئەگەر کرابێت و کۆمنتاریم بۆ کردی بێ و زۆر بەلامەوە خۆش و بەهێز بوو بێ یاری کۆتایی جامی وڵاتانی ئاسیای 2007 نێوان هەڵبژاردەی عێراق و سعودیە بوو.
یاری نەوان بەرشلۆنە گرانادا لە کوارتا فایناڵی پارساڵ یاری کۆتایی یاری قۆناغی هەشتی جامی شای ئیسپانیا ئەو یاریە کە هیچ کاتێ لە هەزر و لە خەیاڵی من ناچێت دەرەوە بەڕاستی یاریێکی زۆر خۆش و چێژبەخش بوو یعنی ئەو کاتش لە دوای یاریەکە نووسیم دەتگوت دەروێشم حاڵ گرتومی نە کۆمنتاری یاری تۆپی پێنج یاریزانی ناوەڕاستمان داناوە دەمانەوێت بۆمان ڕیزبەندی بکەن تۆنی کروس ئەندریاس ئینێستا ئەندریا پێرلۆ ستیڤن جێرارد ریکاردۆ کاکا بەلای منەوە ئینێستا پیرلۆ ستیڤن جێرارد کاکا تۆنی کروس پێرلۆ ڕەخەم یەک ئەندریاس ئینێستا جێرارد تۆنی کرۆس ریکاردۆ کاکا تۆنی کرۆس پێنج ڕاهێنەرمان داناوە دەمانەوێت بۆمان ڕیزبەندی بکەن سێر ئەلێکس فێرکسۆن کۆنتی تۆماس تۆخێل لوئیس ئێنێریکی نایگلیزمان سێری مەزن لەسەر و هەموویانەوێت سێر ئەلێکس فێرگسن دوا بە دوای ئەو تۆماس تۆخێلە پاشان کۆنتی پاشان نایگلسمان لە کۆتایی باڵێن لە پێنجەمیانە لوئیس ئێنریکی سەر ئەلێکس فێرگسۆن تۆخێل ناگلیزمان کۆنتی ئێنریکی لەم سندوقەی تەنیشتان کۆمەڵێک وێنەی تێدایە ئەگەر بتوانن پێشانی کامێراکەی بدەن و قسەی خۆتان لەسەر هەریەکەیان بڵێن سەرهەنگ موحسین بەڕاستی ئۆلیڤەرکانی گۆڵپارێزانی کوردستان و عێراقا ئەو گۆڵپارێزی کە پێم وایە حەقی خۆی پێ نەدرا زوڵمێکی زۆر گەورەی لێکرا کە ئێستا لە هەڵبژاردننی نیشتیمانی عێراق دوورخراوەتەوە باڵاک طبعاً یەکێک لە باشترین یاریزانەکانی مێژووی تۆپی پێ بەڵام شتێکێ لە ژیاندا نەکرد لە ژیانی یاریکردن و لە ژیانی پیشەگەری هەر لە ژیانی ئاسایی حتا لە ژیانی ئاژەڵێک لە ژیانی درەختێک شانس و بەخت زۆر ڕۆڵ دەبینێت تەمان شانس و بەخت ئەوەیە کە خەدەری خی گەورە ئێمە ناومان ناوە شانس و بەخت ئەو یاریزانە ئەگەر بەدبەختی و بێبەختی و بادبەختی نەبووایە یعنی دەکرا ناوێکی زۆر گەورەتی هەبووایە ئەم هەم وەکو یاریزانی تۆپی پێ شانس و بەختی نەبوو کە نەیتوانی نازنە ئەو بەدەست بێنێ هەم لە ژیانی ئاسایی خۆشی دابینیمان چەند ڕۆژێک پێشێستا ئەنی کوڕەکەی بە حادیسەی سیارە کۆچی دوایی کرد کەسێکی بێ شانس بوو لە ژیان بەڕاستی ئەگەرنا باڵاک ناوێکی گەورەتر بوو لەوەی کە ئێستا هەیە وێنەی دواتر شاعیری مەزن و گەورەی گەلەکەمان ئەو شاعیری کە بەتەنها دێڕێکی خۆی دەتوانێت شۆڕشێکی گەورە لەم نیشتیمانەیە بەرپا بکات مامۆستا عەبدوڵڵا پێشێ و ڕەمزە شکۆیە شانازیە تاریخێکی جوانە پیاوەسپیەکە ڕێک ئەو ناوە پڕ بە باڵای خۆیەتی بەڕاستی مامۆستا عەبدوڵڵا پەشێویچێکە لەو پیاوانەی کە کورد لەوانەیە هەر 50 ساڵێک بتوانێت پێوی چۆکو عەبدوڵڵا پەشێو دووبارە بکاتەوە هیوادارم هەمیشە سەرکەوت و سەربەرز بێەوە دڵخۆش و بەختەوەر لەش ساغی ئینشاءڵڵا وێنەی دواتر شاری هەڵەبجە ئەو شاری کە تایە لێی لەدایک بووم تایدا گەشەم کرد تایدا گەورە بووم تایدا پێی گەیاندم شارێک لە دڵی خۆم زیاترم خۆشەوێت شاری قەڵاو منارە پیرە هەولێر تاوان من خۆم لە تەقتەق لەدایک بووم لێرە لەدایک بوومەوە بەڕاستی کورد قەومێکی سادە و دڵپاش و دڵپاک و قەومێکی جوانە بە پێناسەی من بەڵام بەڕاستی هەولێر و کللتوری هەولێر زۆر جیاوازە و زۆر جوانە من وەگەوەی هەموو گوڕووگاڵی منداڵی و هەموو ژیان و تەمەن و حیاتم لێرە بەسەر بێ هەولێرم زۆر خۆش دێ بەڕاستی زیاتر لە ڕوحم ڕاستی میهرەبانی بەڕاستی میهرەبانە کوڕێکی جوان کوڕێکی میهرەبان کوڕێکی نازدار کوڕێک زۆر حەزی لە پیشەکەیەتی کوڕێک ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەرەکەوێ زیاتر پێشەکەوێ زیاتر سەرەکەوێ داهاتووی کۆمنتاری کورد یەک لەوانە ڕاستی میهرەبانیە عەبدوڵسەمەد خۆشناو هاوڕێ و هاوکار و هاوپیشە و خزم و دۆست و کەس و تەواوکەری ژیان بەڕاستی من لەگەڵ عەبدوڵسەمەد خۆشناوە ینی توانیمان ڕۆژگارێکی باش و خۆش و جوان بەسەر بەرین لە ماوەی تەمەنی ئیشکردنمان بەیەکەوە لە کەناڵی ئەستێرە سپۆرت توانیمان ببینە تەواوکەریەک و تەواوکەری کارەکانی ئەستێرە و ینی
ئەو مێژە زۆر بە جوان دەزانم بەڕاستی کە لەگەڵ عەبدول سەمەد خۆشناوە بەیەکەوەمان کرد زۆرم خۆش دەوێ هەر بە ئەندازەی یەکێک لە برایەکانم یەکێک لە پیاوە جوانەکانی ڕاگەیاندنی کوردی یەک لەو پیاوانەی کە چ لە ڕێی بەرنامەکانیەوە بێ چ لە ڕێی کۆمنتاریەکانەوە بێ دنیایەک هەواداری لەم نیشتیمانەیە هەیە و زۆرێکمان بە مامۆستا و بە پێشەنگی خۆمانیانە زانین دواوێنە تاوان من ڕۆژگارێکی باشمان لەگەڵ لەم پیاوە بەڕێ کرد من ئیسفادەم لێی کردووە بەڵام لەگەڵەوەشدا لەوانەیە مەسەلەن کۆمەڵێک تێبینی و کۆمەڵێک یعنی کۆمنتم هەبێت لەسەری بەڵام 2000 ئینسان کەس ئایا 24 نییە یعنی لە هەموو غاڵەتێک بە دوور بێ من لەوانەیە هەندێک شتی ئەم پیاوەم سەبارەت بە خودی خۆم بەدڵ نەبێ بۆیە ناتوانم مجامەلە بکەم بەڕاستی ئەمن ئەوە یەکێک بوو لەو پیاوانەی کە وێنەی سەر شاشەی موبایلەکەم ڕسمی ئەو پیاو بوو بەڕاستی یعنی هەندەم خۆش دەویست ڕسمی ئەو پیاوە بوو بەڵام دوای ئەوەی کە لە کەناڵی جەنابیان لە کەناڵی ڕابرتوو لێ نەمام و پەیوەندی بە کەناڵی ئەستێرەوە کرد لە یەکێک لە پۆستەکانی لە کۆمنتێک دەربارەی هەرێم خەرناوی پرسیارە نەکرد و نووسوی بۆ پارە ڕۆی یعنی وەگەوەی هەرێم خەرناوی ئەولەوێتی ژیانی پارە بوو بێیان وەگەوەی ئەوەندە ساڵی کە لەگەڵ جەنابیانە ئیشی کردووە پاریان بەسەر تەخشان و پەخشان ناکرد بێ بۆ زانێتان من بۆ ماوەی 3 ساڵی تاو ئیشکردن لەو شوێنە بە خۆڕاییشم کردووە و ئێستا زۆر مرتاحم بەڕاستی لە ئیشکردن و لەوەی کە مەسەلەن لە شوێنێکی نوێ ئیش دەکەم و بەڕاستی پێ بڵم قسەی دڵم لەوەی کە لەگەڵ جەنابیان و ئەوان نەماوە تا چەند گرنگە کۆمنتار زمانی جیاواز بزانێ و بێستون دەتوانێت بە چەند زمان کۆمنتاری بکات زۆر گرنگە کە کۆمنتار زمانی جیاواز بزانێت لە بەرەوەی زانیاریەکان لە ئەمڕۆیە هەر زمانێک تایبەتمەندێکی خۆی هەیە هەر زمانێک ئەتوانێت کۆمەڵە زانیاری زۆر باشە پێ ببەخشێ منەکو خۆمەتوانم بە 4 زمان کۆمنتاری بکەم زمانی کوردی کە زمانی دایکمە و کە هەرگیز لێلا نادەم ئینشاءڵڵا زمانی ئینگلیزی زمانی عەرەبی و زمانی فارسی بەڵام کوردەکەم لە پێش هەموویانەوەیە هەر لەم ماوە نزیکەشە عەقدی زۆر گەورەم بۆ هاتووە لە زمانی عەرەبی لە کەناڵی ناوداری عەرەبی و کەناڵی جیهانی زۆر گەورەوە لەبەر خاتی زمانەکەی دایکم کە زمانی کوردی و لە ئێستا پێویستمانە ڕەفزم کرد ئەگەر کۆمنتاری سەرجەم یاریەکانی کوردستان جێگای شانازیم بوو بێت ئەم ئێوارەیان بەلاوە شەرمەزاری بوو هۆکاری ئەم قسانە چی بوون؟ ئەو کۆتایاری خولی پلێکەکانی کوردستان بوو یارینەوە شەقڵاو و سەی سادق بوو من شەقڵاوە دەناسم و سەی سادق دەناسم وەکو شار و وەکو شوێن و وەکو خەڵک و ئەهل من ئەو دوو شارم بەڕاستی زۆر خۆش دەوێت خەڵک واتێ نەگا کە من باسی نادی شەقڵاوەکەم باسی خەڵکی شەقڵاوەکەم باسی نادی سەی سادقەکەم باسی خەڵکی سەی سادقەکەم وانە من ئەو دوو شارە وەکو شاری خۆم دەزانم بەڕاستی و زۆریانم خۆش دەوێت خەڵکەکەی و ئەهلەکەی و هەوادارەکەی و حتا دوویانەکەش بەڵام بالئەخز لەسەر ئەو ئێوارەی و لەسەر کۆتایاری من بەڕاستی یاری شەقڵاو و سەی سادق نەدەچوو عەقڵمەوە من ئێستاش 1001 تێبینم لەسەر ئەو یاری هەیە و پێم وانە ئەو یاریارێکی ئاسایی بوو بێ بۆی بەڕاستی من وا هەستم کرد کە نەگوا هەستم کرد یعنی ئەوە حەقیقەت بوو کابرا بۆ ماوەی 30 خولەکی تەواو لە نێو ساحەی خۆی پاسات دەکات تۆپەکە جار دەداتەوە تیپی بەرامبەر ئەویش پاسات بە تۆپەکە ئەگەر ئەوە ڕێککەوتن نەبێت چییە کە ئەوە هەمومان دەزانین لە تۆپی و لە یاساکانی تۆپ پێشتێکی قێزرا و بێزراوە و معقول و مەقبول نییە بۆی بەڕاستی من بە هەستکردن بە برپسیارەتی گوتم ئەو مایکرۆفۆنەی کە لە لای منە و مەسئولیەتە لای من بۆیە دەبێت چی ڕاستە من هەموو جار دەڵێم کۆمنتاری کردن ینی وێنەکردنە وشە من ئەو وێنانەی دەمبی هەر ئەوم کروتە وشە شتێکی زیاد و کەم نەکرۆ بەڕاستی لەسەر سەی سادق و شەقڵاوە ئەو گۆڵە کامە گۆڵ بوو کە هەرگیز لە یادی ناکەن گۆڵی یونس مەحموود لە بەرامبەر هەڵبژاردەی سعودیە لە کۆتایی وڵاتانی ئاسیای 2007 ئەو گۆڵە بوو کە یەکەم جار کۆمنتاری بۆ کرد گۆڵی ئاریان ڕۆبن بوو من دەمزانی کاتی کۆمنتاری کردن گۆڵی تایە و لە حزی گۆڵیش تیا دەبێت دەنگ بۆ گۆڵ بەرزکەیەوە بەڵام وەکو گوتم ئەو کاتێک کە ڕۆبن گۆڵەکەی کرد وەک ئەوەی کە یاریزانێک تازە دەستی بیاری کرد بێ و قەت گۆڵی نەکرد بێت کە گۆڵەکە نازانێت چۆن هەنگ بژێڕێ گۆڵەکەی ئاریان ڕۆبنش بۆ نسبەت بنەوەی کۆمنتارەوە هابوو کە نەمدەزانین چۆن تعلیق و تعبیری کەم بۆی بەڕاستی و گۆڵم قەل لەبیر ناچێت دەمانەوێت پێکاتی خەونەکانتان لە تۆپی پێ بە ئارەزووی خۆتان بۆمان دیاری بکەن من ئەگەر بم بورن وەڵامی ئەم پرسیارە نادەمەوە لەبەرەوەی بەڕاستی لەوەتی مایکی کۆمنتاریم لە یەخەم بەستەوە کۆمنتاریەکەم هەندەر و جەماوەری هیچیانە هیچ هەڵبژاردەیەکی ئەوروپی و بیانی نیم لەمەشیانە بەڕاستی ناتوانم حەقیان پێ بدەم ناتوانم وەکو بێستون تاوۆزی
ڕاهێنەرێک و 11 یاریزان ناو یاریگایە دیاری بکەم لەبەرەوە بە دەر لە میوانەکانی کە جیاواز لە میوانەکانی کە بمبورن کە من وەڵامی ئەم پرسیارە نادەمەوە. شێوازی پێکاتە لەوانەیە ئەوەی کە من دەیڵێم لە پێکاتەی خەونەکانی من 100% ئەوە نەبێت کە حەقیقەتە، بەڵام بە بۆ چوونی من وەکو هەرێم قەرناوی ئەوەی کە دڵم پێخۆش بێ پێم خۆش ئەو پێکاتێ بەرامبەر بەتی پێشکاری بکە لەنێو گۆڵ پارێز ئیکەر کاسیاس لە باڵەکان لە باڵی ڕاستی یاریگا فیلیپ لام، لە باڵی چەپی یاریگا ڕۆبرتۆ کارلۆس، لە دڵی بەرگری ماڵدینی سێرژۆ ڕامۆس، لە ناوەڕاستی یاریگا بێشک و گومان لیۆ مێسی، ئەندریاس ئینێستا، شاڤی هێرناندز، لە باڵەکان ئاریان ڕۆبن و کریستیانۆ ڕۆناڵدۆ، یاریزانی سەرڕەمەش ڕۆناڵدۆی دیاردا. لە بڕگەی سۆشیال میدیا کۆمنتان بۆ هاتووە و دەمانەوێت قسەی ئێوە بزانین لەسەر کۆمنتەکان. بەڕێزێک نووسیوێتی کاک بێستون چۆتە پاڵ لایەن و کەسایەتێکی سیاسی. ڕەخنە تەمانەوە ڕەخنە نییەوە وروژاندنێکی زۆر باشە، من لێت ناشارمەوە لە ناو دنیای سیاست تا چاوەماڵ هێناوە بۆی هەمووان بزانن لەگەڵ وەرشەکەمە سیاسیەکەم بۆچی سیاسیم لەبەرەوەی ئەم نیشتیمانە بەڕاستی پێویستی بە گۆڕانکاری گەورەیە. ئەم نیشتیمانەی تۆ ئەیبینی یعنی لە چاو تەمەنی هەندێ وڵاتە تەمەنی زۆر زیاترەوە، بەڵام بەداخەوە میلەت بە خەونی خۆی نەگەشتووە، بەڵام بەداخەوە میلەوت ئەچەوسێنرێتەوە، بەڵام بەداخەوە میلەت برسیە، نانی نییە، ئاوی نییە، نەوتی نییە، سوتەمەنی نییە. لەگەڵ هەموو ئەوانەشە یعنی هەموو کایەیەکی ئەم دنیای باشووری کوردستان کراوە بە باج و کراوە بە سەران و خەڵکەکەی پێعەزیێتیان. لەبەرەوە زۆر ئاساییە بەلامەوە ئەگەر پێم بڵێن کەسێکی سیاسیە و زۆر ئاسایە بەلامەوە کە ئەگەر سبێنێ کاندید بم و ئیشێکم پێ بکرێ و لەسەر داواکاری خەڵک بێ و بتوانم گۆڕانکاریە بکەم، من هیچ بە عیبەیەکی نازان. بەڵام بەنسبەت ئەو پرسیارەی بەڕێزیەوە کاڵێ من چوومەتە لای کاک شاسوار بۆ ڕۆشتوم دڵنیا بەکەوانیە، لەبەرەوەی هەر لەو ماوەیەدا من عەقدێکی بچووکم لەگەڵ کەناڵی نارتی سپۆرتا هەیە، پێش ئەوەی کە بچمە ئەو کەناڵەوە کەناڵی حیزبی کە هەیە کە سەر بەدەسەڵاتن 3 هێندەی بۆندەکەی ئەو پاریانداوە پێم و ڕەفزم کردو و نەڕۆشتم، لەبەرەوەی بەردەوام حەزم کردووە لەبەرەی خەڵکا بم، لەناو خەڵکا بم، لەناو هاوڵاتیانی ڕەشوڕوتی ئەم نیشتیمانەدا وە دڵنیاش دەکەمەوە هەتا ئێستا بە یەک پیت نەکاک شاسوار نەنەوەی نوێ نەباسی سیاسەتیان لای من کردووە، نەباسی کاندید و پەرلەمانیان کردووە. سبێ و دوو سبێشی ڕووەدا ئەوە شتێکە خی پەروەردگار نەبێ وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. هیچ کەسێک نازانێت سبەینە چی ڕووەدا، بەڵام بەردەوام مەودوعایەکەم خوایە چی بۆ دنیا و قیامەتم باشە ئەوەم بێتە ڕێ، بە دەرلەوە بەردەوام داواکارم و دوعاکەم خوای گەورە لێمی دوورخاتەوە. بەڕێزێک نووسیوێتی ئێستاش نازانم شاعیرە یان کۆمنتار زۆر بێتامی کردووە لەگەڵ شعر. ئەو برا بەڕێزەی کە دەڵێ هەرێم قەرناوی لە کاتی کۆمنتاریکردن بە خوێندنەوەی شعر زۆر بێتامی کردووە، مقابلی بەو کەسە هەزاران کەس دەڵێن هەرێم قەرناوی بە خوێندنەوەی شعر بەتامی کردووە. بۆیە بەڕاستی من کۆمنتاری بۆ کەسێک و دوان وسیان ناکەم، بۆ دەیان هەزار کەس کۆمنتاری دەکەم. عیسام شەوالی کە گەورە کۆمنتاریەکی عەرەب و تونس فەخری پێوە دەکا، عیسام شەوالی کە مایستڕی کۆمنتارەکانی عالەمە بە بچوونی من دەڵێ کەسێکە دەبێتە کۆمنتار باش وایە پێشەوەی کە کۆمنتار بێ، پێشەوەی دەست بە کۆمنتاری کا شاعیر بوو بێ، یعنی زۆر گونجاوە شاعیرێک ئەگەر حەز و توانێت کۆمنتاری ببێتە کۆمنتار. بۆیە بەڕاستی کۆمنتاریکردن فەنە، کۆمنتاریکردن شعرە، ئەدەبە، زانیاریە، زانستە، ئەوەی تو ناوی دەدەنی. دنیایشی زۆر بەرفراوانە، بۆ ماوەی 90% خولەک من تەعامل لەگەڵ مایکرۆفۆنێکا دەکەم، جێی هەموو شتێکی لێ دەبێتەوە و شعر و بابەتە ئەدەبیەکانش سەرتۆپی ئەو مەوزوعانن کە دەکرێت لە کاتی کۆمنت و کۆمنتاریکردنا جێ بکەوە. بۆیە بەڕاستی ئەو کەسە فعلەن بۆ ئەو کەسە 100% وایە بۆ ئەو بێتامە، چکە حەز و خولیا و سەلیقەی مرۆڤ لە کەسێکەوە بۆ کەسێکە دەگۆڕێ. هەر ئەو کەسەی کە بەهۆی سیفەتێک گۆڕقی لە من دەبێت لەبەر هەمان سیفەت هەزاران کەسی کە منی خۆش دەوێت، والعکس و صحیح. یعنی من ڕێزدە و ڕەخنەوە بۆ بچوونی دەگرم، بەڵام بەنسبەت ئەوە حەقیقەتە و بەنسبەت خەڵکانێشکەی زۆرەوە ئەو قسەی حەقیقەت نییە. بەڕێزێکی تر نووسیوێتی کۆمنتاری بۆ دینەکەی بەکاردێنێ و ئازادانە نایکات. من لێت ناشارمەوە لە بەرامبەر دینەکەمە بە هیچ جۆرێک بێلایەن نیم. من هەموو گیانی خۆم، هەموو کەسی خۆم، هەموو ژیانی خۆمەکەم بە قوربانی دینەکەم کە دینی ئیسلامە، بەڵام لە بەرامبەریشدا نەتوانت لە هیچ دینێکی کەگرم، نەڕەخنە لە هیچ دینێکی کەگرم، مەگەر ئەڵڵاهوممە کەسێک بێت و هێرش کاتە سەر دینەکەی خۆم، سوکاتی بە دینەکەی خۆم کاگەر وەڵامێکم پێ هەبێ. بەڵام ئەوەت لێ ناشارمەوە هەر یاریزانێکی موسڵمان لە هەر یانەیەکی ئەوروپی جیهانیا هەبێت دڵم پێی خۆشە
حەز بە سەرکەوتنی یەکەم لە هەمان کاتە بەنسبەت ئەو پرسیارە ئەو بەڕێزەوە یعنی هەر بەڕاستی لە خولی ئینگلیزیە هاتووە پشگیری لە هاوڕەگەز خوازیە یا بازیە ئەوەی کەی پێ ئەڵێن پشگیری لەوانەیەەکە نیشانەی کاپیتانی کردووە بە ئەوان لە یاریگاکە دایناوە من بێم چ بە گەنجی کورد بڵێم چ بە لاوی کورد بڵێم بێژەری بکەم ئەگەر بۆی باسکەم بڵم ئەمەیە لێ دوور کەورەوە ئەچێ سێرچەکەوە دەدا چوونەکە تووشی کاری خراپێکم لە بەرامبەرە لەبەرەوە باشترین کار ئەوەیە هەم لە ڕووی دینەکەمەوە خۆمی لێلایەم هەم لە ڕووی نیشتیمانەکەمەوە بۆ چاکی گەنج و لاوان و مرد منداڵانی ئەم نیشتیمانە بێژەری کۆمنتاری بۆ یاریانە ناکەم تا ئەوەی کە ئەو جۆرە ڕفتارانەی لێ دوورەکەوێتەوە کە ڕفتارەکەش دوورکەوتەوە بۆ خۆتانە بینن چەند هەفتەیەک بوو دواتر بەردەوام کۆمنتاری خۆم دەست پێ کردەوە بەردەوام بووم من ئەمەوێت زۆر سپاسی ئەو دوو برا بەڕێزە بکەم کە ئەو دوو ڕەخنەیان لە من گرتووە چاویان ماچەکەم هیوادارم لە ڕەخنەکانیان بەردەوام بن هیوادارم هەرچیەک لە من ئاشکە بن لە ڕێگەی بەڕێستانەوە بێ لە ڕێگەی خۆمەوە بێ لە ڕێگەی پێیجی خۆمەوە بێ ئاراستەم بکەن بۆ ئەوەی ئەگەر خراپە باشی بکەم و ئەگەر باشە باشتری بکەم. بەڕێزێکی تر نووسیوەتی کۆمنتاری وەرزشی پێویستی بەوە نیە لە کاتی دۆمینەکردن و حەلاقیش کۆمنتاری بکات. لە کاتی کۆمنتاری لە کاتی حەلاقی و لە کاتی دۆمینەکردندا من کۆمنتاریم کردەوە لە فترەیەک بوو کە ئەو کاتی کەرەنتین بوو خەڵک زۆر بێزار بوو خەڵک زۆر بێتاقەت بوو هەرێم قەرناویان هەردیەوە لە کاتی گۆڵە تعلیق بکە و لە کاتی یاری و لە کاتی گواستنەوە یاری میسی و ڕۆناڵدۆیان تعلیق بکە شتێکی نوێ بوو بۆ ئەوەی کە من مەسەن لە کاتی دۆمینەکردنە لەگەڵ برادێکی خۆمە دۆمینە دەکەم و تعلیق بکەم شتێکی نوێ بوو بەڕاستی من ئەوە جەوهری ئیشەکەی من نییە ئەوە هەرێم قەرناوی ڕاستەقینە و حەقیقە نییە کە لە کاتی تعلیقێشی زۆر جدیا تا کۆمنتاری بکە شتێک بوو بۆ خۆشی و بۆ بەڕاستی پێکەنینی خەڵک بۆی کە ئەو کاتە بەڕاستی خەڵک پێویستی بۆ بە هەر هۆکارێک بێ تۆزێک نهات ئەپدەیت بێتەوە تۆزێک نوێ بێتەوە تۆزێک شتێکی سۆفت بوو بەڕاستی بۆی کە خەڵک تۆزێک چێژی لێ ببینی ئەگەرنا و خەڵکێکە بێ لەوانەیە زۆر جدی بێ لە ژیان زۆر وشک بێ من بەڕاستی زۆر بڕوان بە و جدیەت و وشک بوون و حتا من یاسای قورئانی لێ دەرچێ بڕوان بە هەر زۆر یاسای کەنیە هەموو شتێک قابلی ئەوە نییە بە بڵێ هەتا ئێرە و هەتا ئەوێ و سنوور و من زۆر بڕوان بوان نییە بەڕاستی بۆی کابرا بۆ خۆی چۆن بیر دەکاتەوە بیرکردنەوەی لەوانەیە جیاواز بێ لەگەڵەوە. بەڕێزێکی تر نووسیوێتی بە باسکردنی لەلایەن هاندەرانی ڕیال بێتس کەسایەتی خۆی دابەزاندووە هیوادارم بەردەوام نەبێت. من تەسەوڕ دەکەم زۆربەی هەرە زۆرەی و کەسانەی کە ئەو جۆرە کۆمنتانە دەنووسن من بە 100% خەڵکێک دەزانم هەر لە نزیکەوە دەیناسم ئەو علاقەی من لەگەڵ ڕیال بێتس دروستم کرد ئەو بە پارە دەیکڕێ بەڵام ئەو ناتوانێ نایگاتێ یان هەرچیەکە و هەرچۆنەکە دێ لەبری ئەوەی کە ببێتە صاحبی ئەو مۆزوعە دێتانە لەم دەدا من و ڕیال بێتس ئەو مۆزوعی کە دروستمان کردووە تەحەدا دەکەم بۆ یەک جاریش ئەوان بەرامبەر من بەرامبەر بەو پەیجا بەرامبەر بەو لاپەڕەیە بە وشەیەک بەڕستەیەک بە هەناسەیەک یعنی شتێکی خراپمان یا شتێکی ناشتین و نەشیاومان بەرامبەر بە یەکتری گوتی بێ ئەوەی کە هەیە سەراپا هەمووی بۆ خۆشی و حتا لە خۆشیویستی شایە من قەت پێم خۆش نە سەر ڕیال بێتس ئەوە بە زدی قسەکمان بە زۆر تازە پرسیارەکە مادام زۆر زدیە ئەوە زدی جواب دەدەمەوە ئەگەر نا مۆزوعی من و ڕیال بێتس بەڕاستی مۆزوعێکی زۆر ئاساییەوە من پێم وایە 150 ئەوانەی کە ئێستا منیان خۆش بۆی بابەتی ڕیال بێتسەوەیە من فیدباکی خەڵک دەبینمەوە من ڕۆژەدای ئەوارە ناو خەڵکم و لە ناوان هەزاران خەڵک یاری مەیدانی دەگوازمەوە لە سۆشال میدیا بەردەوام جوابی خەڵک و کۆمنت و نامە دەدەمەوە بۆیە بەڕاستی من خۆم باش دەناسم پێویست ناکە خەڵک بڵێ هەرێم تو ئەوهایە من پێش تو خۆم دیوە و دەزانم چێم و چۆنم. ئاەتێکی قورئانمان بۆ بخوێننەوە. وەڵام من نازانم تا چەند دەنگم بۆ قورئانی پیرۆز ئەشێ یانە چونکە دەنگم تا ڕادەیە گڕە ئێستاش بە تایبەتی کە نزیکەی هەفتەیەکە باری تەندروستیم زۆر خراپە بەڵام لە هەر جێگایەکە خوێندنی ئاەتی قورئانی پیرۆز هەم چاکەیە بۆ خۆت هەم بۆ ئەوانەشی کە گوێی لێگرم من زۆر سەرسامی دەنگی عەبدولکەریم دیوانم خوای پەروەردگار بە فیردەوسی ئەعلای شادکات بۆیە سورەتی فاتحە بە دەنگی ئەو قاریئە نازدارە بۆ ئێوەشە خوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم
غير المغضوب عليهم ولا الضالين. وێنێک لە سندوقەکەی تەنیشتت هەیە کە بەشێکی زۆری ژیانتی داگیر کردووە. ئەگەر ئەزیەت نەبێ سەیری بکەیت و کۆمنتی خۆت بدەیت. ئەو وێنەیە یان ئەگەر پرسیاری ئەو کەسە و شەخصە بکەی لە من و لە هەر کەسێک چکە پێم وایە ناتوانێت حەقی 100% بدا و بۆ ماوەیەک بیر دەکاتەوە و بێدەنگە بێ و ناحەقیشیە. من هەوا ماسی دەکەم و دەیکەمە سەرسەرمەوە یعنی ژیانی منەوە یعنی هەموو هەناسە و ڕۆح و هەموو شتێکی منە بەڕاستی دایک نەکرد بەتەنها بۆ من وەکو هەرێم لەوانەیە من بەشێکی کەم لەو ئیحساسە ینی بۆ هەموو دنیا وایە بۆ هەموو جیهان مەگەر کەسێک ڕقی لە هەموو بوونێک بێ ڕقی لە هەموو خودی خۆی بێ لە خەڵک بێ لە خوا بێ لە هەموو شتێک ینی خۆی لێ بەڵا بێ وژە ئەگەر نا بەڕاستی ئەوەی بەقەدەر گەردێک سۆزی هەبێ عەقڵی هەبێ باش بەڕێوە بچێ لە دوای خواوە بزانم دایک لە هەموو شتێک لە پێشترە. لە ماوەی ڕابردوو خەڵاتی باشترین کۆمنتاریت وەرگر بۆ ساڵی 2021 لە ئیڤێنتێکدا. ئەمە بە چ پێوەرێک بوو؟ لە ڕاستیە ئەو ڕێکخراوە بەڕێزە ڕێکخراوی BFSO ئاگادارێکیان بڵاو کردەوە کەیانەوێت خەڵاتی باشترینەکان دیاری بکەن پەیوەندیان کرد بە منەوە وەکو ڕێز و احترامێک بۆ بەڕێزیان وەکو پشگیریەک بۆ کارەکەی بەڕێزیان نەک بۆ ئەوەی کە من بەشدارم و خەڵاتم پێ بدرێت لە بەرەوەی لە کوردستانە زۆر گەنجی جوان و باشن کە لە من باشترن و چاکترن بەڵام من تەنها بۆ بەشداریم کردکە وەکو پشگیریەک بۆ بەڕێزیان داوای سیڤیان کرد سیڤی خۆم بۆ ناردن دیار بوو دواتر کە بە لیژنەیەک هەڵسەنگاندنیان بۆ کردبوو ئەو خەڵاتیان بە بەندەبەخشی و من زۆر سوپاسیانەکەم و هیوادارم کە ئەو خەڵاتی بە بێستون تاگۆزی دراوە کۆمنتارەکانی کە سارد نەکاتەوە لەبەرەوەی من لای خۆم ئەڵێم ئەوان هەمویان لە من باشترن و لە هەمویان چاکترن لە کۆمنتاریە و من هەرگیز حەدم نییە لە ئاستیاوانە بە. دەمانەوەی کۆمنتاری یاریەکمان بۆ بکەن کە هەڵبژاردەی کوردستان گەیشتۆتە جامی جیهانی و هەستی خۆتان بۆ هەڵبژاردەی نیشتیمان دەرببڕن. یەک لە با بڵێن خراپیەکانی من کە خۆم بە خراپی ناوێ بم ئەوەیە کە نازانم بە ناڕاستەوە خۆ کۆمنتاری بۆ هیچ یاری و بۆ گۆڵێ بکەم کە ئەڵێم نازانم هەرگیز ئەو تام و چێژەی پێ نایم کە ئەگەر ڕاستەوە خۆ کۆمنتاری بۆ بکەم لەبەرەوەی زۆر جار پێشنیاریان بۆ کردوم کە دیمەنی چەند گۆڵێک یاخۆ دیمەنی یاریە کۆمنتاری بۆ بکەم بڕوا بکە ئەوە سارد و سڕە هیچ تامێکی لێ نابینم خۆم بەڵام مادەم هەڵبژاردەکە کوردستانە و هەمومان وڵاتی خۆمان خۆشەوێت و لەم سەرما و سۆڵی هەڵبجەیە کە ئێستا خۆتان ئاگادارن بە دەم سەرماوە تۆزە کۆمنتاری بۆکەم بۆ ئەو یاریە ئەگەر خوا بکە ئینشاءڵڵا هەڵبژاردەی کوردستان ببێ بە فیدراسیۆنێکی سربەخۆ کە ئەمە کاری قورسی ناوێ وڵاتی شوێنە بێ توانی چکە لە وڵاتی بەریتانیا 5 فیدراسیۆن هەیە و هیچیشیان وڵات نین وەکو سکوتلەندا وەکو ئایرلەندا وەکو وێڵز هیوادارم ئێمەش ڕۆژێک بێت کە لە ڕێی کەسانی دڵسۆزە بتوانین فیدراسیۆنێکی تایبەتی خۆمان هەبێت. هەڵبژاردەی کوردستان لە بەرامبەر هەڵبژاردەی ئێرانایە ئەم دوو هەڵبژاردەیە هەرکامیان بیبەنەوە بە یەکسانبوون هەڵبژاردەی ئێرانەگاتە مۆندیال هەڵبژاردەی کوردستان هەموو یاریزانە پیشەگەرەکانی ئەوروپا هێناوەتەوە لە هەڵبژاردەکەیە کۆی کردوونەتەوە تەنها بە بردنەوە ئەگاتە قۆناغی داهاتوو یاریەکەش لە یاریگای فرانسۆ هەریری لە هەولێر بەڕێوەچێت طبعاً یاریەکە دەستی پێ کردو و ئێمە بەردەوامی لە یاریەکەیە لێدانێکی ڕاستەوخۆ لە هەڵبژاردەی نیشتیمانی کوردستانە لە بەرامبەر هەڵبژاردەی ئێرانە لەو خۆشیەی کە ئەمە گۆڵ بێ یا الله ئێمە میلەتێکین چەندین ساڵە چاوەڕوانی هەڵبژاردەی نیشتیمانیمانەکەین ئێستا خولەکی هەشتا ئەو خولەکەی کە هەمووان دەمانەوێت کوردستان گۆڵ تۆمارکە دەمانەوێت کوردستان بگاتە مۆندیال دەمانەوێت لە یاریەکاری مۆندیال لە هەڵبژاردەی نیشتیمانی کوردستان ببینین لێدانێکی ڕاستەوخۆیە لە دەرەوەی ناوچەی سزایە یاریزانی بەرگریکار محەممەد دلاوەر کوڕە جوانەکەی دووکان لەسەر تۆپەکە وەستاوە
گۆڵپارێزی هەڵبژاردەی ئێران لە بەرامبەریدایە ئەم گۆڵپارێزە کوڕی گۆڵپارێزی پێشوو ئەحمەد ڕەزا عابدزادەیە و لە بەرامبەر محەممەد لاوەر یاڵە یا محەممەد یاڵە یا محەممەد سەڵاوەت لەسەر محەممەد چاومان لای محەممەدە محەممەد لاوەر ئۆ گۆڵ 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 بۆ بژاردەی نیشتیمان کوردستان لە مۆندیالە یا ئەڵڵا ببینن و تەماشاکەن چ گۆڵێک بوو خوددا تاوان قڕگم زۆر زۆر وێرانە بە ئاسانی هەستی پێەکەن بەڵام هیوادارم ئەمە ببێت بە یادگاریەک ڕۆژێک کەناڵی دیمەن بڵێت ئەو هەڵبژاردەی کوردستانی کە ئێستا هەیە ڕۆژێک بێستون تاوگۆزی بە خەیاڵ و بەخەون کۆمنتاری بۆ کرد و ئێستا بۆ باڵژاردەیەکی سەربەخۆ و لە یاریەکانە بەشدار ئەو شتێکی خەیاڵی خۆمان دایدەنین هیوادارم ڕۆژێک ئەو خەیاڵە ببێتە واقع و بە حەقیقەت هەڵبژاردەی کوردستان ئەگەر لە مۆندیالیش نەبێت لە پاڵەوانێتی گەورەکان ببینین یان یاریزانە کوردەکانی خۆمان لە شوێنە بەرزەکان ببینین ئینشاءالله. یاری کۆتایی پاڵەوانەتی جامی جیهانی لە نێوان هەردوو هەڵبژاردەی کوردستان بەرامبەر بە بەرازیل تۆپ لە ناوەڕاستی یاریگا و لە سنتەری مەیدانەوە لە هەڵبژاردەی کوردستانەوە کاپتن شوان مامۆ گۆڕین یاری باڕاستە یاریزان دیار ڕەحمان ئێستا و لەم باڵەوە لەم پاڵەوە لەم یاڵەوە یاریزان یاسر قاسم گۆڕین یاری ئێستا بەرەو یاریزان دیار عەلی ئێستا تۆپێک لێ ئاها لەو گۆڵە نایابە یا ئەڵڵا گۆڵ یەکەم بۆ کوردستان گۆڵی سەرکەوتن گۆڵی هەڵکەوتن گۆڵی دەرکەوتن گۆڵی بەدەستێنانی ناسنا و کوردستان هەزاران هەزار سڵاو گەیشت بە ناسنا و ئینشاءالله ئەوە ئەو خەیاڵەیە کە ڕۆژێک دەبێت حەقیقەت و بە حەقیقەت ئەوە دەبینین. لە ڕابردوو پۆستێکی لەسەر ئەو هێرش و کۆمنتانە کردبوو کە بۆ شرۆڤەکە ڕێکان عەزیز دێت ناوەڕۆکی بابەتەکە چی بوو؟ ڕێکان عەزیز پیاوێکی باوەڕداری جوانی وەرزشکاری ڕاگەیانکاری شیکەرەوەیە بەداخەوە وەکو هەندێک لە کایەکانی کە هەندێک گەنجولای خۆشەویست تەنها بۆ لایکێکی کۆمنتەکەی تەنها بۆ خۆدەرخستنێکی کۆمنتەکەی زۆر جار وتەی نەشیاوی بۆ نووسن کۆمنتی نەشیاوی بۆ نووسن لە کاتێکە ڕێکانێک لە هەولێرەوە ئەبێ کاریگەری چی بێت لە یاریەکە لە مەدریدا ئەنجامەدرێت لە یاریەکە لە ئینگلتەرایە لە بڕازیلە لە ئەرجەنتینا ئەنجامەدرێت بۆیە من بەڕاستی زۆر زۆرم پێ ناخۆش بوو داوام کرد و بەردەوامش ئێستا لەم کەناڵی بەڕێستانەوە داواکەم تکایە باواز بێنین لە شکاندنی کەسەکانی خۆمان تکایە باواز بێنین لەوەی کە کەسەکانی خۆمان ساردکەینەوە بڕوا بکە ڕێکان عەزیز و هاوشێوەکانی لە هەر وڵاتێکی کایە هەبوونایە ئێستا یەک لە ئەسێرە دیارەکانی ئەو وڵاتانە بن بۆیە من بەردەوام پشگیری ڕێکان و هاوشێوەکانی ڕێکانەکەم و زۆر زۆر سەرسامم پێی لەگەڵەوەی کە هەندێک جار دەیان کۆمنتی نەشیاوی بۆ ڕات ئەو پیاوە هەر بە زەردەخەنە وەڵامیانەداتەوە کە ئەمەش بۆ خۆی چەندین مانای هەیە یەکەم مانای ئەوەیە کە وەڵام ناداتەوە لە بێهێزی و لاوازیان نییە بەڵکو ئەوەیە کە ئەو خەڵکەی خۆشەوی و نایەوێت دڵیان زویرکە لەلایەکی کەشەوە ئەوەیە کە بێدەنگی باشترین وەڵامە بۆ هەندێک کەس کە سوکایەتی با و کەسایەتیانەکەن بەڕاستی. بابەتی تۆ هاندەرانی ڕیال بێتس بەکوێ گەیشت و دەتەوێت تاکوێ بڕوات؟ وەڵا بابەتی من لەگەڵ ریال بێتس بابەتێکی دوور و درێژە شەڕی عێراقۆیران هەر ساڵی خایان بەخوا پێم وایەوە ئێمە زۆر زیاتر دەخایەن هەیە ئەنجا هەموو جارێک شتێکی دەڵێن ئێمە هەتا ئێستا ئەزاهر بەڕاستی من خۆم ئەدمینەکەی ریال بێتس ئەو جەماوەری کە بەسەرەن لەو بابەتە کۆبووتەوە دەڵێن هەتا ئێستا سەر لێکش دەرناکەین نازانم ئێوە تو بەوان ڕادەبێری ئامەت و ڕادەبێرن کاتان گاڵتە بێک دەکەن ئەو بابەتە چۆنایە دەڵێن وەڵایم بۆ خۆشم نازانم هەر شتێکە سروشتی دروست بووە یعنی ئەو بابەتە خۆشم نازانم چۆن دەبێ و چۆن دەڕوە. ئەی چ پەیامێکت هەیە بۆ هاندەرانی ڕیال بێتس؟ هاندەرانی ڕیال بێتس ناجارێ و قسەی لە ڕووی ڕێزمانی و غەڵەتە مامۆستایەکی ڕێزمانی کوردی ئێستا جوێ لەمان بێت و بڵێ هاندەرانی ڕیال بێتس یەکسەر یعنی تۆڕە دەبێ و پێی بێتاقەت دەبن هاندەرەکەی ڕیال بێتس چکە ڕیال بێتس ئەوەی مزانم هەیە هاندەری هەیە لە کوردستان لەوە زیاترین یا خواتە منی درێژکە هاندەرەکەی ڕیال بێتس تەبان بیستومەکە مەرحەلە دوێ ڕەوزەیە. بەهۆی ئەوەی کە دوو بڕوانامەی ئینگلیزیت هەیە حەز دەکەین کۆمنتاریمان بۆ بکەی بە زمانی ئینگلیزی. ئەبێ زۆر زۆر بمبورن بەڕاستی کوردیەکەش لەبەر خاتیەوەی کە بەڕێستان فەرمووتان
بۆ هەڵبژاردەی کوردستانە و زۆر کەسیش پیان وایە کە من کە کۆمەنتاری بارەکانی هەڵبژاردەی عێراقەکەم و دڵم خۆشەوە بۆ حەماسەتەوەی کەم وازانن بۆ کوردستان و بە وڵاتەکەی خۆم وانییە بۆیە ئەوەم کرد وەگەرنا بڕوا بکەن یعنی پێش ئێوە عیلاجم خواردووە خوڕگم زۆر خراپە بۆیە زۆر دەهای لێبردنەکەم ئەگەر نەتوانم لەوەیە بکەم. لە ڕابردوو کەسایەتیەکی دیاری وەرزشی کوردی ڕەخنەی ئەوەی لێگرتیت کە کۆمنتاری تەنها بەڕاستەخۆ دەکرێت و کۆمنتاری کردن بۆ گۆڵ یاریەکانی ڕابردوو کارێکی هەڵەیە. کۆمنتی تۆ چییە؟ طبعا ئەو باسی گۆڵەکەی لیۆمێسی دەکەی لەگەڵ چەند گۆڵشکە کە من ئەو کاتی 2010 بەرامبەر بە خیتافی کردی و کاتە من معلیق نەبووم و لەوانەیە بیرم لەوە نەکردێت ڕۆژێ بم معلیق و ئەو شتێک بوو کە من تازەم کردبەوە بەڵام من بەس بۆ جوابی دەمەوە ڕەوف خلێف کە یەکێک لە گەورە کۆمنتارەکانی جیهانە ئەو کاتێک کە ئەو یاری دەگوازرایەوە باشتر بەڕێوە دەچوو ئەو معلیق نەبوو دوایی تعلیق بۆ گۆڵ دەکات و هیچی کێشەی نیە و هەزاران کەس دەستخۆشی لێ دەکات ئەو پیاوە بۆ ئێمە شتێکی نوێ بۆ ئەو بکەین ئەو پیاوەی ئەو ڕەخنەیە دەگرێ من پێم وا بێ مشکلێکی هەیە ئەرەوەندە مشکلێکی هەیە دەنا بابەتێکی زۆر ئاساییە بەڕاستی یعنی ئەو کۆمنتاری من دەکەم لەسەر گۆڵێک کە دووبارە بەڵانیە بە ملکەسەوە ئەوەی کە حەزی لێ با سەیریکا و بیبینێ ئەوەی کە حەزی لێ نییە ینی تەواو با بڕۆ بە سەریا تێپەڕێ. لە ڤیدیۆیەکە لە ماوەیە زۆر بڵاوبەوە بەڕێز جێگیری سەرۆکوەزیران هاتەلات لە کاتی کۆمنتاریت لە یاریگایەکی کوردستان ئەمە چۆن ڕوویدا و تا چەند پاڵپشتی بوو بۆت؟ تەمانەوە یاریێکی کۆتایی بوو لە یاریگای ئازادە ڕەش لە شاری ڕانیە بەڕێز کاک قوبات تاڵەبانیان داوت کردبوو بۆ یاریگایە منیش کۆمنتاری مەکرد بۆ یاریەکە دیار بوو بەڕێزیان لە پشتی منەوە وەستا بوون لەو کاتەیە خەڵکێکی زۆر وێنەیان لەگەڵ ئەو گرتبوو بەڵام ئەو پێم خۆشە خۆم بڕۆم وێنەی لەگەڵا بگرم کە ئەوڕمدا ئەوە سێرەکەم کاک قوبادا وەکو ڕێز و احترامێک وەکو ڕێزەکە دینەکەمان فێری کردوین کە بنەماڵەکەمان فێری کردوین منیش هەستامەوە لەبەری بەڕێزیان ببورن بە زەردەخانەیەکەوە تاوقەم لەگەڵا کرد تەمان دواتر کاک قوبات دانیشت لە یاریگاکەیە سوپاسێکم کە گوێی بۆ من گرت پەیامی هەموو خەڵکم پێگەیان پێم ڕاگەیان تکایە بەگوێ ڕاوێژکارەکانن مەکە ئەگەر بە خراپە باسی خەڵک بۆ بێنن تکایە بە خۆت بە چاوی خۆت وەرە ناو خەڵکەوە خەڵک ببینە ئەم دنیاە تاسەر نابێ ئەو کورسیە تاسەر بۆ کەس نابێ ینی بەڕاستی وەکو هاوڕێک ئەو دانیشت بوو من ئامۆژگاری مەکرد بە مانای کەلیمە ئامۆژگاری مەکرد هەر لەوێشا پێم وت ناکرێ ئەم یاریگایی کە لێرەیە دەواازەی ڕاپەڕینە و ئاوی تیانە و چیمەنەکەی خەریکە بەرەو خەساری ئەڕاتکە ئەم چیمەنە دەستکردانە کە خۆر لێیە ئەی پرۆزیێنێ ئەگەر ئاڕۆشێنینەکەی بەرگەی زۆر ناگرێ هەر لەوێ سپاس بۆخوابوون بە هۆکاری ئەوەی کە هەر لەوێ بڕیاردرابیرە کیرتیوازی بۆ یاریگاکە لێ بدرێ لەبەرەوەی با زۆر کەس بە هەڵا ئەو دیمەنە لێک نێنەوە ئەوەندەی من لەوێ پەیامم بە بەڕێز کاک قوبات گەیان باوەڕ ناکەم هێندە لە نزیکە و هیچ کەسێک ڕاستەوخۆ ئەو پەیامانەی پێگەیان دەبێت کە سوپاسێکم بەدڵێکی فراوانەوە وەریگرت وە بووین بە هۆکاری ئەوی کە سوودێکش بەو یاریگایە ببینی من وەکو خۆم هەر کەسێک بێت لە هەر پلە و پۆستێکا بێت لە هەر حیزبێکی سیاسی بێت کە سەلام کرا ئەڵێ سەلامکردن سونەتە بەڵام جوابدانەوەی فەرزە یعنی تەنانەت خی گەورە ئەفەرمی ئەگەرێکە سەلامی لێکردن بە سەلامی ئیسلامە سەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه تۆ بە باشترین شێوە وەڵامی بدەرەوە بە جوانترین شێوە وەڵامی بدەرەوە لەبەرەوە کارێکی زۆر ئاسایی بوو و ڕەنگە بەڕێزیان وەکو کەسێک لەو شوێنەیە هاتووە منی بینی و کۆمنتاریم کردووە سەرسام بوو بێ حەزی کردووە بێتە لای ئێمەوە و منیش وەکو کەسێک کە لەم نیشتیمانەیە بەرپرسە کار بەدەستە حەزم کرد پەیامی خۆم و پەیامی خەڵک و پەیامی وەرشکارانی پێ بگەیەنە خەڵک لە دەرەوە کێشەیان بۆ دروست نەکردویت؟ نا بەعکسەوە من لە ژیانی ئاساییم ژیانی دەرەوەی وام لێ دەکات کە گەرم کاتەوە پرۆزم کا بۆ ئەو ژیانەی کە لە نێو مایکرۆفۆن و تعلیق و تعبیری تۆپانێم من بەڕاستی سوپاس بخوا بە فەزلی خوا لە ماوەیەکی کەما توانیمانە سەرنجی خەڵکێکی باش بۆ خۆمان ڕابکێشین وەک چۆن من ئەو سۆز و خۆشەویستی بۆ خەڵکو و بۆ ئەو جەماوەرە وەرشی هەمە لە شەقامی وەرشی کوردی ئەوانش بۆ منیان هەیە و بە زیادەوە بەڕاستی خەڵک پاڵپشتیم بوو نا من وەکو خەڵک وەکو ینی ئەو وەسەتە ڕاضیەکە من ئەوەی کە دەربارەی هەرێم قەرناوی هەیە و هاوکاری کراوم لە ڕۆ معنەویەکەەوە من زۆر بە زیادیشی دەزانم بەڕاستی من زۆر پێزانینم بۆ یەک بەیەکی ئەو حرف و ئەو پیتانە هەیە کە کراون بەڕستە و بۆ من نووسراون سوپاسیان دەکەم و هەموو گەوری خۆشەویستی خۆیانە گەر ئامۆژگاری هاندەرانی وەرزشی بکەن چیان پێ دەڵێن؟
بەڕاستی من بە حەدم نییە ئامۆژگاری ئەو بە ڕێزانە بکەم کە هەندەری وەرچین لە کوردستانە بەڵام تکایان لێکم تاموچێش لە یاری تۆپی پێ ببینن دوورکەونەوە لە ڕکابەری ناشەریفانە. ئەنی معقول نییە تۆ لەسەر تیپێک لە دەرەوە لەسەر یانەیەک لە دەرەوە دڵی برای خۆت بڕەنجێنی، دڵی هاوڕێ خۆت بڕەنجێنی، دڵی باوکی خۆت بڕەنجێنی. نا وەرزش بۆ ئەوەیە کە سێری بکەیت و تەمەتوع و تاموچێژی لێ ببینی، نەک بێت بە پێچەوانەوە تۆ دڵی چوار دەورەکەی خۆت، دڵی بنەماڵەکەی خۆت، دڵی هاوڕێیانی خۆتی لێ بێشین. لەبەرەوە تکایان لێکم حتا ئەتوانن بە بینەرێکی باش من، وەرزکارێکی باش بن و وەرزدۆستێکی باش بن و تاموچێش لە یاری تۆپی پێ و لە هەموو وەرشەکانی کە ببینن نەک بە پێچەوانەوە. تۆپی پێ زیاتر پێم وابێ قەستەکە لەسەر تۆپی پێ دۆڕان و برنەوە یەکسانبوون ئەو سێ نەتیجەیە. ئەگەر تو کوڕی ئەو مەیدانەنی کە ئەو سێ نەتیجەیە قبول بکەی واز لە هاندان بێنە و مەبە بە بەڵا بەمل وەرشوو بەمل تۆپی پێوە بە تایبەتی ئەوەی کە ئێستا لە کوردستان هەیە خەڵکی گواتێکی گەیشتۆ یانەکەی ئەو کورکاکە یانەکەی تو چێ، ینی خۆ تۆ ڕیال مەدریدی لیڤەرپۆڵی ئەم بە تایبەتی بۆ وەرشی کوردستانی خۆمان دەڵێم کە بەڕاستی هەندێک هەندەربوونەتە بەڵا خوا نەکایەنەکەیان خاڵێک لە دەستدا یانەکەیان بدۆڕێیان لە کۆتا خولێکدا یەکسان بێ یان ناوبژوان هەڵەیەک بکە. یعنی ئەوەی کە ڕۆحێتێکی جوانی ڕاضی نەبوو لە ڕاضەکە با دوورکەوێتەوە نەبێتە بەڵا بەمل وەرشی کوردستانەوە. بۆیە بەڕاستی پەیامی من وەکو پەیامێکی برایەنە وەکو براوچووکێکی خوانەگەر لێم وەرگن ڕجاءان ڕاضە وەکو خۆی وەرگن. بەسەرهاتێکی ناخۆشمان لە کاتی کۆمنتاری کردن بۆ بژێڕنەوە. ناخۆشترین بەسەرهات لە کاتی کۆمنتاریە کە بەسەر من ئاهاتە بێ یاری نێوان هەڵبژاردەی ئۆلۆمپی عێراق و پرتوگال بوو لە ئۆلۆمپیاتی ئەثینا کە لە یۆنان بەڕێوە چوە هەڵبژاردەی عێراق پلەی چوارەمی بەدەستێنا. هەڵبژاردەی عێراق لە بەرامبەر پرتوگال یاری کرد کە و کاتە کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوڕێکانی تیا بۆ عێراق بە ئەنجامێکی زۆر باش 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یاریەکەی بردەوە. کۆمنتارێکی زۆر پڕ هەیەجان و حەماسەتم بۆ کرد. دواتر کە یاریەکە تەواو بوو بینیم کە ڕیکۆرد نەکراوە هەتا ئێستا داخەلە دوومە. زۆرم پێ ناخۆش بوو کە ئەو یاریە خۆشە، ئەو یاریە پڕگۆڵە، ئەو یاریە مێژوویە کە عێراق لە پرتوگالی بردەوە بەداخەوە ڕیکۆرد نەکراوە. کەواتە ئەو یاریە پرچێژە ئێستا وەک ئەرشیف نەماوە؟ نەک ئەو یاریە چەندین یاری ئاوا بەهێز خۆشە بۆ بەداخەوە لەبەرەوەی پێشتر کە من لە تەلەڤیزیۆنی ئایەمکەی تەلەڤیزیۆنێکی هەژار و کەم دەست بوون چەندها توان بڵێم سەدان سەعات سەدان کاتژمێر کۆمنتاریم هەیە کە ئەرشیف نەکرا و هەروە بە هەدەر ڕۆی. بەسەراتێکی ناخۆش لەم ڕۆژانەیە ڕوویدا ئەو بەسەراتانە جارجاراوە دووبارە دەبێتەوە بەڕاستی، بەڵام ئەوەی لەم ڕۆژانەیە ڕوویدا یاری کۆتایی جامی سوپەری ڕیال مەدرید و بەرشلۆنە لە کلاسیکۆ لە نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە ئەمە لە دەقە هەفتای یاریەکەوە بۆی ئەوەی کە نەخۆشم زۆر نەخۆشمەم توان یاریەکە تاوەکەم. گەورەترین ترسی من لە ئیشەکەم ئەوەیە کە دەڵێم خوایە هەمیشە پێش ئەو یاریوام دەموت خوایە ڕۆژێک نەبێت لە کاتی کۆمنتاریەکە نەتوان یاریەکە تاوا بکەم. بەداخەوە ئەو ڕۆژە ئەوم توش بوو لە کاتی یاریەکەیەوە لە دەقە هەفتا و یەک نەمتوانی یاریەکە تاوەکەم بەهۆی ئەوەی کە سعاتم باش نەبوو خراب بوو. ئەوە زۆر ناخۆشە بەڕاستی، ئەوە زۆر بێتاقەت مەکە. یەکێک لەو شتانەی کە من زۆر پێ بێزارە بم لە کاتی یعنی لە ژیانی ئاسایی خۆم ژیانی نێو تعلیق و مایکرۆفۆنە هەر یاریەک خراب یاریەک بگوازمەوە ئەگەر هەفتەیەکیشە بەسەلا بسوڕێتەوە هەتا یاریچکە باش نەگوازمەوە یعنی هەر بێتاقەتم باوەڕ دەکەی خەوم خواردنم ژیانم هەمووی لێ تێکەچێ. یعنی زۆر جارێ ئەنی خراپیش نەبوو زۆر، بەڵام خۆم هەستم کردو کە پێی مرتاح نەبووتم بە گواستنەوەی یاریەک بە کۆمنتاری باش نەبم لە دوای یاریەکە ئیدی کەڵکی هیچم نامینێ بەڕاست زۆر بێتاقەتم. سەرسامی کامە شاعیریت و شعرێکمان پێشکەش بکە؟ من زۆر سەرسامی شاعیری شەهید خدر کۆساریم و یەکێکە لەو کەسانەی کە ئیلهامی منە لە بەکارهێنانی وشەکانە. پارچەیەکی بچووکی ئەو کە دەڵێت لەوەتی بووم هیچ کان نەبوو دەستی تەوقەی متوربە بخەمە ناو لەپی لقی هیچ دارژەهرێ هیچ خائینێ کە تەیرێکی بێباڵ کردبێ هەنگێک یاخود زەڕنەقوتەیەکی مراندبێ تا بشمێنم دڵنیابن سەری کەڵم چاوی پەڵم بۆ هیچ لاک و کەلاک خۆرێک نەوی ناکەم گەوهەری لە قوپۆم بۆ وەیشومەی خوار و ژووروی شەرق و غەرب نەوی ناکەم. یەکێکە لە شاکارە جوانەکانی کۆساری کە ئیسلام و مسلمانان بەدار بەڕوویەکی گەورە ئەشوبهێنێ و باس لەوە کات کە چۆن ئەم درەختە ئەم ئیسلامە هەتا پیر بێ گەنجە بێت و باس لەوە دەکات کە هەرگیز تەوقە لەگەڵ کەسانێک ناکا کە ببنە گۆچانی
گاوانێکی نالەبار ببنە هۆی ئەوەی کە زەڕنەقوتەیەکیان بران دەبێت کە زەرەریان بۆ تەنها مێشولەیەکیش هەبوو بێت کە ئەشتێت تا بەردەوامیشم هەر بەو شێوازە بم یەکێک لە شاکارە جوانەکانی کۆساری شەهیدە. گوێ لە دەنجی کام هونەرمەند دەگریت؟ من کۆمەڵێک دەنگی خۆشەیە کورد دەنگ خۆشی زۆرتیایە بەڕاستی ئێستا حالیان پێم وابێ خەڵک زیاتر گوێ لە گۆرانی بێژە میلیەکان دەگرێت بەڵام من ئەوانەی کە کۆن ئەوانەی کە قەدیم ئەو دەنگە ڕەسەنانەی کە قەت لەبیر ناستنەوە و لە نێو گوێ و لە نێو ڕۆح هەمیشە زیندون ئەباسی کە مندیم زۆر پێخۆشە زۆر مرتاحم بە دەنجی حەسەن زیرەک جار گوێ لە ڕادەگرم و ئەوانەی کە ئێستاشەن کاک بارزان قەرەهەنجیری یەکێکە لە پیاوە زۆر نازدار و ڕەسەنەکان کوڕێکی کورد و مرد و دەنگخۆش دەنگێکی خۆشی سەرچیایی گرمیانی هەیە من زۆر مرتاحم بە دەنجی بەڕاستی. لەم بەرنامەیە لەگەڵ هەرێم قەرەناوی بەیەکەوە میوانن وەک بێستون تاوەگۆزی چیت هەیە بۆ هەرێم قەرەناوی؟ هەرێم قەرەناوی ئەگەر پێشتر کۆمنتاری کوردی 140 بڕی بێ لە ناو خەڵکە بە هاتنی هەرێم قەرەناوی دوو هێندە بوو یعنی بوو بە 180 یەکێکە لەو کەسایەتیانەی کە سوودی بۆ هەمومان هەبووە چونکە لە پێش هەرێم قەرەناویە ئێمە بەتەنها ڕەنگە تۆزە ڕێگەکەمان بڕی بێکە لە ساچلە بەڵام ئەو ستایلەی ئەو کە کۆمنتاری پێکە کە گەنجانێکی زۆر لاوانێکی زۆر سەرسامن پێی بەکردنی ئەو ڤیدۆ جوایانەی کە لەسەر یاریزانەکانی کە بەکارهێنانی ئەو لغز و شیعرانەی کە لە کاتی یاریەکانە بەکارهێنێ و ئەو دەنگە ئەو نەبەرە جوانەی کە خوای گەورە پێی داوە هەرێم پایەیەکی زۆر زۆر گەورەی کۆمنتاری کوردستانە ئەگەر پێشتر پایەکە ئەگەر پێشتر سەقفەکە سێ پای هەبوو بێ و نوقسان بێت هەرێم ئەو پایەی ڕاست کردەوە و توانی کاملی بکە و تەکمیلی بکە لەبەرەوە من ڕێز و سڵاوێکی زۆر تایبەتم بۆ هەرێم قەرەناوی هەیە هیوادارم بەردەوام بێ هیوادارم سەرکەوتوو بێ هیوادارم ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشەوە بچێت. لەم بەرنامەیە لەگەڵ بێستون تاوەگۆزی بەیەکەوە میوانن وەک هەرێم قەرەناوی چیت هەیە بۆ بێستون تاوەگۆزی؟ مامۆستا بێستون تاوەگۆزی یەکێک لە باشترین کۆمنتارەکانی کوردستان و عێراقیشە هەر بچووکی نەکەن لە کوردستان و لە دەڤەرێک و لە ناوچەیەکدا لەسەر ئاستی عێراق و بگرە بەرفراوانتریش لەوە کۆمنتارێکی زۆر باشە مامۆستا وەکو شخصێکی زۆر جوانە من زۆر لای من معقولە و زۆر بەدڵمە هەمووکو کەسایەتی هەمووکو کۆمنتاریش بەڕاستی من بە مامۆستایەکی گەوری دەزانم و زۆرم خۆش دێ ڕێز خۆشەویستیم بۆی هەیە. دواوتەتان یان گەر شتێک ما بێ بتانەوەی بیڵێن؟ دواوتەی من ئەوەیە بەڕاستی کاری کۆمنتاری کوردی کارێکی ئاسان نییە لەبەرەوەی لێت ناشارمەوە پێشتر زمانی کوردی مادەم کۆمنتاری نەبووە لە بواری کۆمنتاری بۆ یاریەکانە زمانێکی هەژار بووین بەڵام سپاس بۆ خوا توانیمان کە هەنگاوی گەورە ببڕین لە ڕێگەی بەکارهێنانی هەموو فەرهەنگە کوردیەکانەوە چ بە فەرهەنگی تەفسیرەکانی قورئان بێت چ بە هەژار مکریانی بێت چ بە شاعرە مەزنەکانی هاوشێوەی شەید خدر کۆساری و هاوڕێیانی بێ کە ئاماژەم پێکرد چ بە چیرۆکنووسەکان بێت توانیمان هەنگاوێکی باش ببڕین بەڵام بەڕاستی هێشتاش پێویستمان بە پشتگیریە هێشتاش پێویستمان بەوەیە کە بینەرەکانمان پشتمان بگرن ئەگەر پشتیش ناگریت بە تایبەتی ئەوانەی کە تازە دەست پێەکەن زۆر جار تەنها کۆمنتێک ئەبێتە هۆی ڕوخانی چەندها کۆمنتارمان بینیوە کە عاجز بۆ لەسەر ئەوەی کە خەڵکێکی زۆر کۆمنتی نەشیایان بۆ نووسیوە دوورکەوتوەوە وازی لێناوە تکایە بەو شێوازەمە بن زۆر ئاساییە لە نیشتیمانی کوردستانە ئێستا دەیان کەناڵمان هەیە یاری پەخشەکەن تۆ ئەگەر حەز بە بێستون تاوگۆزی نییە بیگۆڕە بیخە کەناڵێکی کە بە هەرێم قەرەناوی بێ حەزت لە هەرێم قەرەناوی نییە بیگۆڕە بۆ ڕاستی میهرەبانی حەزت لەم سیانە نییە بیگۆڕە بۆ جەلال پەرێشان بیگۆڕە بۆ سالار جەلال بیگۆڕە بۆ هەموو ئەوان حەز لە هیچی کوردی نییە یکاکە بیگۆڕە بۆ کەناڵێکی عەرەبی بیخە سەر بینەکان حەزت لە عەرەبی نییە بیخە سەر ئینگلیزیەکان ئیتر پێویست ناکاتەوە بێ بە کۆمنتێک دڵی کەسێک بێشێنیت کۆمنتێکی ناشرین و نەشیاوی بۆ بنووسیت وە ئەو کۆمنتارە دڵتەنگ بکەیت و عاجزی بکەیت بەڕاستی من هیوادارم کە ئەو خۆخۆریی کە لە ناو کوردستانە هەیە کە خەڵکی خۆمان پێکەمە و خەڵکی دەرەوەمان زۆر پێ عیملاقە کۆتایی پێبێت. ئەمن ڕێز خۆشەویستیم بۆ ئێوە هەیە سڵاو ڕێز خۆشەویستیم بۆ هەموو خۆشەویستانی کە لە پشتی کامێرەماندوومون لەگەڵمانە دەستان خۆش بە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو کەسانە هەیە کە لەگەڵ ئێمەدا ماندوون و بە تایبەتی بینەرەکەی خۆمان کە لە ئەستێرە سپۆرت کۆمان کردوتەوە کە بە حەقەت من بەبێ ئەوەی کە مبالەغە بێ یان مجامەلە بێ یان زیادە ڕۆی بێ لەم قسەیە بە 100% ئەوە دەڵێم لە نێو تەلەڤیزیۆنە وەرشەکانی ئێستای کوردستان ئەستێرە سپۆرت سواز بۆخوا
ینی سەرتۆپە و پێشەنگی گرتووە و خاوەن زۆرترین جەماوەرە مسپاسی ئەو جەماوەرە دەکەم کە لە نێو ئەو هەموو تەلەڤیزۆنە ئەستێرە سپۆرت و دەنجی هەرێم قەرناوی عەبدوڵسەمەد خۆشناو هەڵدەبژێن بۆ بینین و بیستن یاریەکان من زۆر بۆ دەزانم زۆر سوپاسیان دەکەم و دووبارە زۆر سوپاس بێوەش ئەمڕۆ زۆر ماندوو بوون لەگەڵ من لە کۆتایی بەرنامەکەیە زۆر سوپاسی بەڕێستانەکەم سوپاس بۆ کەناڵە جوانەکەی دیمن کە هەر لە سەرەتاوە ئێوە بە گەورەی لەدایک بێ بەڕاستی چونکە کەناڵێکی زۆر جوانە کەناڵێکی زۆر باشە زۆر پرۆفیشناڵانە ئیشەکەن ئەمڕۆ زۆر خۆشحاڵم ئەمە یەک شتان بۆ بگێڕمەوە هەرگیز تەوەقوعی ئەوەم نەیەکرد ئێوە ئەمڕۆ بێنە هەڵەبجە چونکە بڕیار بوو ئێوە بێنە سلێمانی بەرنامەکە لەگەڵ من نابکەن بەهۆی یادی کیمیابارانی هەڵەبجە و شانزەی سێوە من هاتمە هەڵەبجە باوەڕکەن لە بیرمان نەبوو کە مەوعیدێکم لەگەڵ بەڕێستانە هەیە کە تەلەفۆنتان کردوتان کارێکی وە بەرنامەکە وتم لە هەڵەبجەم وتم کۆتایی پیاتان بەرنامە کە چی سێرەکەم بە ستافێکی جوان بە هەموو ئەو ئەجیزە جوانانەی کە کەناڵێکی پرۆفیشناڵی گەورە پێیەتی زۆر بە ڕەحابەتی سەدرەوە هاتنە هەڵەبجە و لێرە لە یاریگای شنروێ لە هەڵەبجەیە بەرنامەکەمان پێشکەش کرد زۆر سوپاسی کاک هەرێم و بەڕێوەبەرانی ئەم یاریگایشەکەن کە پێشوازێکی جوانیان لێکردین و بەرنامەکەمان لێرە تۆمار کرد دووبارە و دەبارە و 100 بارە خۆشحاڵ بووم و سوپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ئەم دوو کۆمنتارە بەڕێزە و سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون لە ئەڵقەی داهاتوو هەردوو ئەکتەری کۆمێدی شەعبان هەولێری و شاعیر مەسیفی دەبنە میوانی ماڵەکانتان تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ